بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 51 ڕۆژ وا بڕیارە هەفتەی داهاتوو حکوومەتی هەرێمی کوردستان موچە دابش بکات بەپێی لێدوانی وەزارەتی دارایی بێت بۆ ئەم مانگەش لێبڕینی لە سەدا 21 پەیڕۆ دەکرێت ئەمە لە کاتێکدا کە نرخی نەوت بەرز بۆتەوە حکوومەتی هەرێمی کوردستان قازانج دەکات لە بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان مامۆستا دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە سودوی سەرکی هەروە لە هەولێرەوە نیاز عەبدوڵڵا جێگیری سەرۆکی ڕێکخراوی ئازاد بوون بۆ تواناسازی تاوتوێی ئەم پرسە دەکەین. دوای 51 ڕۆژ وا بڕیارە حکوومەتی هەرێم موچە دابەش بکات و ناشزانرێت موچەی مانگی 11 ساڵی ڕابردووە یان مانگی یەکی ئەم ساڵە. ماوەی چەند ساڵێکە حکوومەتی هەرێم و بەرپرسەکانی لەبارەی موچەوە جەنگێکی دەرونی لەگەڵ موچەخۆران دەکەن و هەر ڕۆژەی لێدوانێک دەدەن. بڕگەی دووەمیشان هەفتەی ڕابردوو ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەت ڕایگەیاند 15 مانگا موچە دابەش دەکرێت. دوو میدیای سەربەدەسەڵاتیش ڕۆژانی 15 و 17 مانگەیان بۆ دابەشکردنی موچە دانا و دەبێژی حکوومەتیش ڕایگەیاند بوو بەم زوانە موچە دابەش دەکرێت. لای خۆشیەوە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بڵاوی کردەوە ڕۆژی یەکشەمە 24 یەکی 2021 دەست بە دابەشکردنی موچە دەکرێت بە لێبڕینی لە سەدا 21 بۆ موچەخۆرانی ئاسایی و لە سەدا 50 بۆ پلا تایبەتەکان بە هەمان میکانیزمی مانگی پێشوو بە پێی خشتەی پێڕەوکراون. وەزارەتی دارایی هەرێم بە هیچ شێوەیەک ئاماژەی بەوە نەکردووە ئەو موچەی هەفتەی داهاتوو دابەش دەکرێت موچەی مانگی چەندە و بە چەند ڕۆژیش دابەش دەکرێت. بەپێی لێدوانی وەزارەتی دارایی ئەم مانگەش بە لێبڕین لە سەدا 21 موچە دابەش دەکرێت. ئەمە لە کاتێکدایە نرخی نەوت بۆ سەروی 54 دۆلار بەرز بۆتەوە و بەهۆی بەرزکردنەوەی نرخی دۆلاریش حکوومەتی هەرێم نزیکەی 100 ملیار دینار قازانج دەکات. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک لە 12 حوزەیرانی ساڵی ڕابردوو لێبڕینی موچەی داهێنا و وتیان بۆ یەک مانگە کەچی خەریکە دەیکەنە هەمیشەیی. لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانیش دەڵێت حکوومەتی هەرێم لە ناو پرۆژە یاسای بودجە لێبڕین دەکاتە هەمیشەیی کەوا بڕیارە بەم زوانە ڕەوانی پەرلەمانی کوردستان بکات. ومن حەز ناکەم بڵێن موچە بردراوە مەسەلە ئەمە خۆگونجاندنە لەگەڵ بودجەی بەردەست. سەرەڕای بڕینی موچە و دواکەوتنی سەرۆکی حکوومەت و بەرپرسانی کابینەی نوێیەم دژی بەکارهێنانی وشەی لێبڕینی موچەن. سەرۆکی حکوومەت لە ناو پەرلەمان ڕایگەیان دەبوو موچەیان نەبڕیوە و ئەوەی پەیڕەوە کرێت خۆگونجاندنە وتەبێژی حکوومەتیش دەڵێت تەمویلی وەزارەتی داراییە بۆ موچە. حکوومەتی هەرێم لەم ساڵیشدا هاوشێوەی ڕابردوو لە بارەی موچە ڕوبەڕووی شکست بووەتەوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەنجام نەدانی چاکسازی و ڕێک نەکەوتن لەگەڵ بەغدا. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی موچە مانگانە پێویستی بە 894 ملیار دینارە. دوای لێبڕین لە سەدا 21 کۆی موچەکە بۆ کەمتر لە 730 ملیار دینار دادەبەزێت. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەخێر بێنەگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێزت بۆچی سەر ڕای بەرزبوونەوەی داهات و نرخی نەوتیش حکوومەتی هەرێمی کوردستان وا بڕیاری داوە کە دوای 51 ڕۆژ موچە بە لێبڕینەوە دابەش بکات. بەناوی خۆی بەخشەندەی میهرەبان سڵاو ڕێز لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و لە بەڕێستان و لە میوانە بەڕێزەکەت. زۆر سوپاس. لە ڕاستیدا کێشەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەیەش کە هات هەر درێژە پێدەری کابینەکانی پێشوو نەیتوانی هیچ گۆڕانکاری بکە. حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی گۆڕانێکی ڕیشەی بکە و استراتیژێکی نەبوو بۆ چارەسەرکردنی کێشەکان. کێشەی گەورە ئەوەیە لەم هەرێمی کوردستانە وەکو حکوومەت مامەڵە نەکراوە. بەڕاستی ئەم دوو حیزبە هەردووکیان وەکو مافیا مامەڵیان لەگەڵ خەڵک کردووە و سەروەت و سامانی ئەم وڵاتە لە دەستی حیزبا بووە. پێشەوەی جارێ حکوومەت یەک بگرێتەوە یەک وەزارەتی دارایی هەبێ حیزبێکیان وەزارەتی دارایی خۆی هەبووە و دارایی سەر بە حیزب دەوڵەمەندتر بووە لە حکوومەت و ئەوانە طبعاً تەمویلی حکوومەتیانە کرد
حزب پارەیەدا بە حکوومەت هەروە بوو هەتا حکوومەتیش لە ساڵی 2006 یەکی گرت بە هەمان شێوە لە 2005 بەڵێ بۆ یەکەم جار 2000 دارایی هەبوو دوو مالیەی خۆی هەبوو هەر کەسە پارەی خۆی لای خۆی بوو ئەمە هەتاکو ئێستاش بە شێوازێک لە شێوازەکان ماوە هەرێمی کوردستان ڕاستە ئێستا داهاتەکانی هەر ئەوەندەیە بەڵام کاڵێن داهاتەکانی ئەوەندەیە ینی ئەوەندە دێتەوە لای حکوومەتی هەرێم نەوتی هەرێمی کوردستان بە تاڵان فرۆش کراوە خۆزگە هەر نەبووایە وەکو هەموو زۆرینەی زۆری وڵاتانی دنیا کە نەوتیان نییە و باری ئابووریشیان زۆر باشترە و کێشەشیان کەمترە و نیوەی کوردستانیشمان لەسەر نەوتەکە لە دەستدا کە بەرهەمی بۆ خەڵقی کوردستانیە کۆمەڵێک دز و مافیا و گەندەڵی دروست کرد و دوجاری خەڵق بێزار بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان و خەریکە ئەزمونونەکەشمان بەرەو مەترسێکی گەورە بەرەوە دوجار هەرێمی کوردستانی لە ناوچێ لەسەر ئەو نەوتەی کە بۆ میلەت نییە ئەم نەوتێکی ئێستا لە بازارەکانە سەر و $50 نزیکەی $55 بەرمیلی نەوتی برێن بەڵام بەرمیلی $7 بۆ هەرێمی کوردستان دێتەوە بەو حاڵێکە هەیە لەبەرەوە ڕاستی ئەمە هەر دزی و تاڵان فرۆشیە کۆمەڵێک کۆمپانیای سەر بە حیزبنەوە دەفرۆشن شەریکن لەگەڵ کۆمپانیەکانی بەرەمهێنان و ئاوردەکردن و فرۆشتن و لە هەر هەمویان شەریکن دوجار $7 بۆ حکوومەت دێتەوەی ترێچە بۆ کۆمپانیەکان و بۆ حیزب و ئاوای لێ داهاتەکانی ترە گومرگەکانە کە زۆرە بەشی ئەردوولا لە هەردوو حیزبەکە لە سنووری خوانەوە بڕێکی زۆر باشی لێبن و نادیارە و گەندەڵێکی زۆری تایە باج و دەرامەتەکان بەهرشەوە ئەگەرنا بۆ معلوماتت ئەو پارانەی کە ئێستا درێ بە موچە پارەی داهاتی ناوخۆ و گومرگەکان زۆرترە لە پارەی نەوت تۆ لە هەرێمێکا بژی لە ڕۆژێکا 500,000 بەرمیل نەوت تەنها بە بۆری بنێری و چەندین هەزار پێسێجا گازت هەبێ ڕۆژانە غاز بەرهەمی بێنی و ئەم هەموو نەوتەش بە تەنکەر بڕوە دوجاریش نەتوانی لە مانگێکە موچەیەک بدەیت لە دوو مانگ بەلێبرین و دەکاتە 7 ملیار یعنی لە مانگێکە بەلێبرینەکە دانی چۆنە 7 ملیارەوە لە کاتێکە کە بیدەن وەنیە ئەسام جارە نازانم ئەگەر ئەوانەی تریشی لێ دەرکن کە بڕیاریان داوە دوو موچە و نازام هەندێک خانەشین ببڕنەوەی تریش کەمەکە تۆ لە دوو مانگە لە هەشتای موچادەی لە هەشتاکانی مانگی لە 140 ئەمان هێشتا نانتوانی و مانگی لە 140 بە صافی موچە بدەن ئەمە پیان ناکرێت فەشەلیان هێناوە سەرکەوتو نەبوون نە لە پرۆسی نەوت و نە لە کۆنتترۆلکردنی داهاتەکان و نە بە گومرگ و نە بە باجوو بە هەموو ئەمانە دوجار چارەسەرێک خەڵک پێیوا بوو سیاسەتمەدارەکان پیان وایە ئەوانەی شارەزان پیان وایە هەمووان نەزانین ئێمە هەرێمێکی لە عێراق و بەشێک لە کێشەیە ئێمە لەگەڵ عێراقا چارەسەرە بێت چونکە عێراقیش وەکو ئێمەیە بە داهاتی خۆی توانیوێتی مانگانە لانی کەم موچەکە وەکو خۆی با هەتاکو ئێستا ئەگەر ئەم لەم چەند ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێم لە ساڵێکا کۆی کێوە 6 مانگ موچەی تەواوی نەداوە بەڵام موچەکانی 2025 موچەی داوە کە چواریان بەلێبڕینەوە بووە چوار بەلێبڕینەوەی نە هەر ئەم 3-4 ساڵە هەمووی بێکەوە حساب بکەی لە 150 موچە نەدراوە بەغداش هەمومان گەموچەی داوە بۆ لەبەرەوەی لە بەغار لانی کەم نەوتەکان بە نرخێک ئەفرۆشن کە دیارە و ئاوە بە تاڵان نابرێ خەڵک پێیوا بوو چارەسەرەکە لە بەغدایە خۆشیان حکوومەتی هەرێم پێیوا بووایە وەفدیان ناردا نووسانیان کرد گفتوگویان کرد بەڵام ئەم جارە وەکو جارەکانی تر بۆ چاوەشەکاری خەڵک و بۆ خەڵەتاندنی خەڵک ئەم هەفتەیەنا ئەمە پێترێ سیاسەتی تەسویف و بەڕێکردن و خەڵەتاندنی خەڵک ئەم هەفتەیە ناو هەفتەیە ناو هەفتەیە بۆی وردە خەڵک ڕابێنن لەسەر ئەم حاڵەتە و خەڵک دەنگ نەکاو لەگەڵ بەغدا ڕێک نەکەون و دوجاری بڵنەوە بەغدا ئامادەنێ لەگەڵ ماڕێکێ ڕێک زۆر ڕوونە بەغدا کۆمەڵێک ئۆپشنی داوەتە ئەمان کامیانەکەن بیکەن هەموو داهاتەکەمان بنێ هەموو قەرزەکانتان بۆ دەینەوە ئەوە ئێستا باسێکی گەرمگوڕە لە ئەنجومەنی نوێنەران یان 250,000 بەرمیلمان بنێ باوە بڕپارێتان بۆ بنێنین بەس هەرێم تا ئێستا ئامادە نیە بەرمیلێک نەوت تەسلیمی بەغاکە واتە نەخۆی پێ کێشەکەی پێ چارەسەر دەبێ و نە ئامادەیە لەگەڵ بەغاش کێشە چارەسەر سوپاس دەکەم ئەگەر بچینە هەولێر بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای نیازخان ماوەسە سەبارەت بەوەی کەوتت استراتیژی نەبوو ئەم کابینەیە بەس استراتیجەکە تەنیا بۆ موچەبڕین بووە زانکی ئەم کابینەیە کردوێتی موچەبڕین جەریمەیەکی گەورەیە بەبێ یاسا بەشێکی نیوەی موچانەدات بەشێکی لە 121 بڕێ و جوانگی وایە لە 180 بڕێ ئەڵەیەکێن بەسی بەچل بەبێ یاسای بڕن حتى نانەت ئەوەی موچەکانیشیان بڕاوە جەریمەیە بۆ باشە چۆن چەند ساڵە دوو موچە و سێ موچیان پێدراوە دەنگتان نەکرد وەموو کادری حیزبین بۆ چەند وەختە بێدەنگ بوون لێی کێ تاوانبارە بۆ نادرێ بە دادگا ئێستای بڕن
یاوەی ناویان ناوبن دیوار کۆمەڵێک کەسە خانەنشینیان بۆ کراوە خاوەنی خێزانن پیر و پەکەوتن پێویستیان بە هۆکاریە ئێستا تۆ یارمەتیەکەی ئەوانە بڕێ لە جیاتی ئەوەی داهاتەکان بێنێتەوە سەرچاوی پارەکان بێنێتەوە جارەیە تۆ موچەی خەڵگە بڕێ لێ بڕینەکان زیاد دەکە تۆ لە بڕینەکان زیاد مەکە داهاتەکە زیادکە بڕۆ پارەکان بێنەرەوە باشە بۆ کۆنتترۆلی گومرگەکان بکەن کاک بەس گومرگەکان کۆنتترۆل بکەن مانگانە ئەتوانن ئەو لە هەشتای موچەیە بن لە کاتی خۆیان بە داهاتی ناوخۆوە بە دەر لەو نەوتەی کە کەس نازانێت چی لێکرد دە بەشام نەوتە هەر نەفرۆش لێ باشتر نییە یعنی ئەمان تۆ سەیری کە ئەو گرێڕستانەی کە کردویانە بۆ نمونە لەگەڵ داناغاز لەسەر فرۆشتنی غازی کوردستان 2 ملیار و نیویان دۆلار دۆڕاندووە ئێستا بۆی کە پاڵپاران نەبۆ بیدەن بە داناغاز ئەوەندەی کە دراوە دراوی تری لە غازەکە ئیبرن ڕۆژانە تا ساڵی 2042 ئەو کێڵگەی دراوە بە داناغاز ڕێژەیەکی کەمی نیوەشی بۆ خۆمان نییەوەی تری داناغازی بە لە جاتی و قەرزەیە کە دۆڕاندویانە یعنی ئەمانە لە هەموو لایەکەوە دۆڕاون فەشەلیان هێنا بۆ دەست لە کار ناکێشتمادەم لە هەموو لەبەرەوەی لە پەنایم دەسەڵاتەوە بوونە خاوەنی سەرمایە زۆر گەورە بوونە مافیایەکی زۆر گەورە و کاروباریان دەڕوا بەداخەوە بارودۆخی کوردستانی وای کردووە زەمینە بۆ ئەوان لەبار بێ خەڵکی کوردستان پێی وا بۆ خوێنمان زۆر ڕژداگیرکەرانی کوردستان زۆریان بە کوردستان کرد با پشتیوانیم حکومەتەی خۆمان بکەین بمێنێتەوە دەوڵەتانی دەوروبەر هەر هەمویان ئەم دوو حیزبە لە بەرژەوەندی ئەوانن لەبەرەوە حەز بە بوونیانەکەن بۆی کوردستان قەت نەبێ بە دەوڵەت بۆی خەڵکی کورد بێ هیوا بێ بۆی خەڵک ئەوانەی بەرچاو بکە حەزەکار بمێنە پشتیوانیانەکەن سوپاس دەکەم نیازخان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت لەوە دەست پێ بکەین پێدوای ئەوەی کە ئێستا دەکرێت بەرامبەر موچەخۆران جۆرێک کە لە جەنگی دەرونی هەر ڕۆژە و لێ دوانەی ڕۆژێک دەڵێن 15 مانگ 17 مانگ ئەوە تا وەزارەتی دارایی 24 مانگی ڕاگەاندووە و ئەمە ئەژەشی بەوە نەکردووە کە دوایی موچەکە بە چەند ڕۆژ دابش دەکرێت ئەمە دوایەوەی کە 50 ڕۆژ تێپەڕدا بێ بەسەر دابشکردنی موچە سڵاوتان لێبێت ئەوەی کە لە هەرێمی کوردستانە گورزەرێت بە تەنیا کێشەی موچە نییە کۆمەڵێک کێشەی کەڵەکە بووە کە یەکێک لەلایەنە زۆر گرنگەکانی ئەم کێشەیە دۆسی موچەیە بە تایبەتر ئێمە گەر بڕوانینە دۆسەی نەوت دۆسەی خاڵە گومرگیەکان دۆسەی گەندەڵی بۆ خۆی بە هەدەردانی سامانی گشتی و دەسەڵاتی تایبەت و باڵادەستی پارتە سیاسیەکان لە نێویان گروپە چەکدارەکانی ئەم پارتە سیاسیانە و کۆنتترۆلکردنی پەرلەمانی کوردستان لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە کەمکردنەوە و ڕێز و پێگەی دەسەڵاتی دادوەری لەلایەن پارتە سیاسیەکان و دەسەڵاتی جێبەجێکردنەوە لەگەڵ دەیان کێشەی ترکە ئەچێتە دۆسەی مافەکانی مرۆڤ دۆسەی جۆری کۆمەڵایەتی دۆسی یەکسانی نێوان ژنان و پیاوان دێها دۆسەی دیکە کە هەن کەڵەکە بوون لە چوارچێوەی مامەڵی خودی حکومەتی هەرێمی کوردستان و ئەو لایەنانەی دیکە کە ئاماژەم پێکرد بوون بە دۆسەی کەڵەکە بوو و یەکێک لەو کێشانەی کە هەیە لە بەرامبەر موچەی فەرمانبەران بەڵێ بەڕاستی جەنگێکی دەرونی هەیە و ئەگەر تێبینی بکەیت لە ماڵپەڕ و لە هەواڵی کەناڵە تەلەڤیزیۆنیەکان یان ڕادیۆکان ئەو هەواڵانەی کە پەیوەنددارن بە موچەوە هەمیشە زۆرترین خوێنەریان هەیە بەداخەوە لە هەرێمی کوردستان دابشکردنی موچە بووە بە هەواڵ و گرنگترین و پرخوێنەرترین هەواڵەکان لە کاتێکدا موچە پێویستە لە کاتی ئاسایی خۆی 30 ڕۆژ یا 31 ڕۆژ جارێک دابش بکرێت ئەوەی کە هەیە سەرماندنی ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان نەک بەتەنیا لە ماوەیەکی دیاریکراو کە کورتە بەڵکو بە درێژایی ماوەی ڕابردوو بە تایبەتتر کابینێنەوە کابینەیە کە لە بەردەم هەرسێکی تاوە فەشەلی هێناوە لە جێبەجێکردنی بەرنامەکانی بۆچی ئەم قسەیە ئەەکەین بۆ نمونە ئەگەر قسە پێشتر ئەوە بوو بێدۆکۆی کە مەسرور بارزانی زۆربەی کات ئاماژەی پێ ئەکات و یا ئەو گروپانی کە سەر بەناوبراون ئاماژەی پێ ئەکەن هەرسی ئەم کابینەیە یەک کێشەکانی حکومەت ئەخەنە ئەستۆی نێچیروان بارزانی وەکەوەی کە نێچیروان بارزانی بەشێک نەبوو بێت لە پارتی دیموکراتی کوردستان یان سەر بە بنەماڵەی بارزانی نەبوو بێت بۆیە ئەوەی کە بە کورتی ئەمەوێت بیڵێم ئەو شێوازە مامەڵەی کە ئەم کابینەیە لەگەڵ دۆسەی نەوت و تەواوی خەرجیەکانی دیکە کردوێتی سلمێنەری ئەوەیە کە نەگەندەڵەکان وەستاون و نەتوانیوێتی چاکسازی ڕیشەی بە ئەنجام بگەێنێت و کێشە ڕیشەیانی کە هەبوون چارەسەری بکات چۆن ئەتوانیت بە کابینەیەک بڵێ شەفاف کابینەیە کە چاکسازی بە ئەنجامەگەێنێ لە کاتێکە هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە تا ئێستا یاسای بودجەی نەبووە و تا ئەم ساتێکی ئێمە قساکین هیچ یاسایەکی بودجە نەبووە بۆ هەرێمی کوردستان واتە
داهاتی هەرێمی کوردستان لە نەوت و لە خاڵە گومرگەکان و تەنانەت لە داهاتی وەزارەتەکانیش کە بەهۆی باج ڕسوماتەوە هەیە هەر هەمووی لە گۆترە خەرج کراوە و هیچ شەفافیەتێک نەبووە ناکرێ بڵێ شەفافیەت هەیە لە کاتێکدا تۆ یاسای بودجەت نەبێ جیا لەوە ئەوەی کە بابەتێکی دیکەی باسی بکەم ئەوەی بۆ نمونە کۆمپانیای دیلۆیت لە دوایین راپۆرتی بۆ مانگەکانی 4 و 5 و 6 ساڵی داهاتووی ڕابردووی داهاتی نەوت بە ئەنجامی گەیاندووە بۆن ئەو داهاتەی دیلۆیت خستوێتی ڕوونە ینی لەو داهاتی سێمانگە 590 ملیۆن دلار داهاتی نەوت بووە بەڵام خەرجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەو ماوەیە بۆ دۆسێنەوە 660 ملیۆن دلار بووە بەمانایەک ئەو مامەڵی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ داهاتەکانیش ڕۆوزەرە ڕۆ قازانجنیە بەمانایەک لە بری ئەوەی نەوت ببێ بە داهات بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەوت بۆ تەمایی زیان و پێبژاردنێکی زیاتر لە سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەمانایەک سیاسەتی ئابووری سربەخۆی هەرێمی کوردستان کە نەوت یەکێک بوو لە ڕیشەکانی بۆ تۆ مایەی قەرزێکی زیاتر بەسەر خەڵکی هەرێمی کوردستان کە قەرزەکە دواتر هەمووی حکوومەتی هەرێمی کوردستان ڕفتاری پێواکە بەڵام لە داهاتوو هەمووی قەرزە بۆ سەر ئێمە و نەوەکانی داهاتووی هەرێمی کوردستان کە هەر هەمویان بە قەرزاری لەدایک ئەبن و قەرزاری ئەو کۆمپانیا گەورانەی نەوت و سەرچاوەکانی دیکەن باشە بەس بە بۆچوونی بەڕێزت هۆکاری چییە کە لە مانگی حوزەیران لە 21 حوزەیران کە حکوومەت لێبڕینی موچەی دایەنە وتیان بۆ یەک جارە بەس ئێستا پێدوای دایانەوەی بیکەن بە هەمیشەی چونکە بڵێن زانیاری هەیە لە ریژنی دارایی پەرلەمان کە دەیانەوێت لە پرۆژە یاسایی بودجەگەر بێت بۆ پەرلەمان جێگیری بکەن پێدوای دایانەوەی بیکەن بە هەمیشەی وەگەر فەرمانبەران بێدەنگ بن لێبڕینەکە زیاتریش دەبێت خۆی کێشە بنچینەیەکە چیە لەم دۆسێ ئەمەوێ ئەوە بڵێم هاوڕێ بۆ نمونە چۆن بابەتی چارەکە موچە هیچ یاسایەکی پاڵپشت نەبوو کە موچەی فەرمانبەر بکا بە چارەکە موچە بە هەمان شێو هیچ ئاستێک یا لایەنێکی یاسایی نییە کە دەرفەت بدا بە حکوومەت بە ئاسانی بە ئارەزوی خۆی مامەڵە بە دۆسەی لێبڕین بکە جارێ 180 جارێ 120 جارێ 130 بەم ئاستە بە ئارەزوی خۆی مامەڵەی پێوە بکە و هیچ پاڵپشتێکی یاسایی دیکە نییە کە حکوومەت بە ئاسانی بتوانێت مانگێک موچە بدا چەند مانگێکی تر موچە نەداوە بە ئاسانی چەند مانگێک وەکوی کە لە ساڵی ڕابردوو بڕیار بدا موچەی 5 مانگی بە ئاسانی کرد بە پاشەکەوت بۆ موچە خۆران و خەڵکی هەرێمی کوردستان بۆیە ئەم هەنگاوانەی حکوومەتی هەرێمی کوردستان جگەلەوەی کە جۆرێکە لە شکست لە ئیدارەدانی هەرێمی کوردستان بە هەمان شێوە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەمانە بە ڕێکاری نایاسایی ئەکا هیچ پاڵپشتێکی یاسایی نییە بۆ ئەوە هەروەکو ئەوەی لە دۆسەی ئەو باجەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری ئەکات هیچ پاڵپشت و بنچینەیەکی دروستی نییە وەک ئەوەی کە بێت ڕێژەی باج بۆ نمونە ئەوەی کە لە هەر وڵاتێکدا ئەندرێ بە پێی ڕێژەی داهاتی تاک دیاری ئەکرێت لەو شوێنە بەڵام ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانێکە هیچ پاڵپشتێکی یاسایی دروست و بنچینەیی نییە تەنیا ئەوێت خەڵکی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەرگرتنی باجەوە بکات بە کارگەیەکی وەدەسێنانی پارە لە چوارچێوەی ئەو سیاسەتی کە ڕایگەیاند کە ئەم کابینەی زیادکردنی داهات ئەبێت بەمانایەک حکوومەتی هەرێمی کوردستان 250 دینار نادات بە خەڵکی هەرێمی کوردستان و هەموو دەرفەت و سەرچاوەکانی کاری لە خەڵکی ئاسایی گرتو پرۆژە مامناوەندەکان هەرسیان هێناوە نەماون خەڵکی هەرێمی کوردستان کەوتۆتە ژێر قەرزێکی زۆرەوە بەڵام دێت لە لایەکی ترە و داوای 5,000 دیناری لێ ئەکات بۆیە هەموو ئەم ڕێژەی و شێوازی باجی کە دانراوە جۆرێک لە سیاسەتی هەژارکردنی زیاترە بۆ ئەوی خەڵکی زیاتر بچەوسێتەوە و خەڵکی ڕوبەڕووی ملکەتکردنێکی زیاتر بێ ئەمە قسەیەک نییە لە خۆڕابیکەین هەڵبەت ئەگەر تۆ کێبینی بکەی زۆرێک لەو وڵاتە داگیرکەرانەی کە هەبوون یا جۆرێک لەو وڵاتانەی کە بیستویانە ئابووری وەک هۆکاری چەوسانەوە بەکاربێنن هەمیشە ڕێژەی باجیان بە بەردەوامی زیاد کردووە و لەگەڵ زیادکردنی ئەو ڕێژەی باجە بەردەوام ملکەچی زیاتر بووە خەڵکی تەنیا ناچار بۆ بەدوای بژێویەکی سەرەتاییە بگەڕێ بووی کە بتوانێت نەمرێت لە برسا و جیالەوە ئەمێ ئەو بڵێم ینی حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا دۆسی ئابووری هەرس پێ نەهێناوە
و خەڵکی ڕۆبەڕۆی هەژاری نەکردوێتەوە بەڵکو ئەوەی کە کێشەیەکی گەورەیە سیستەمی پەروەردە و خوێندنی باڵای هەرس پێهێناوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی پێناوترێ سیستەمی خوێندن و پەروەردە و بە پێچەوانەوە ئەوەی کە تێبینی ئەکەین وەزیرەکان لە برێەوەی چاودێری بوارەکانی خۆیان بکەن بە شێوەیەکی دیاریکراوە بوونەتە چاودێری سوشیال میدیا. باڵ سپاس دەکەم مامۆستادارە بکرم بۆ لای بەڕێز سەبارەت بۆی کە پێ دوایە دەیانەوێ موچێ بلێبڕێنە بکەن بە هەمیشەی موچەی فەرمانبەران وا لێ بکەن وەس تێبینیشتی بوو سەبارەت بۆی کە بەرپرسانی حکوومەت پێیان ناخۆشە لێبڕین بەکاربێنێن دەڵێن ئەمە تەمویلی موچەیە خۆ گونجاندنە یاخود ئەو داتەی کە لە بەردەستیانە دابەشی دەکەن. زانچی حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی چاواشەکاری خەڵکە و سوکایەتی بە خەڵکە و پێشەلکردنی مافی خەڵکە و پێشم وایەمان لەمانە سیاسەتێکی فرعونانەیانەیە کە خوا فەرمێ فەستەخەفە قەومەه فەئەطاعوه بە سوکسێرکردنی خەڵک و چاواشەکردنی خەڵک و بە کۆیلەکردنی خەڵک بۆی باشتر خەڵک لە خزمەتیانە بێ ئەوان بەکارهێناوە بۆی خەڵک ڕانەپەڕێ لە دژیان بە هەر ڕێگای بە کۆیلەکردن لە کوردستانە بڵێ پرۆسی بە کۆیلەکردن پرۆسی بە کۆیلەکردن ئەوەیە کە خەڵک خاوەنی ئیرادەی خۆی نییە خەڵک مافی نییە خەڵک ناتوانێت ئایندەی خۆی دیاریکە خەڵک موچەیەکە کارەکە پێی نادرێت بە ئارزوی خۆی پێدا ئەمە گرێبەستێکە تۆ موچە خۆری پێویستە مادام لە مانگێکە کە 30 ڕۆژە داوامەکەی ملیێنێ دیناری عراقی موچە وەرگری بەڵام لە بەرامبەرەوە بە 2 مانگ ملیۆنێکداەتێ بە ئارزوی خۆی لێشی ئەبڕێ و بە ئارزوی خۆی ئەڵە ئەتێنێ هەموو پەکی یعنی هەموو شتێکیانە وڵاتە پەک خستووە. ئێستا باسی پرۆسی خوێندنی کرد گەورەترین کارەسات ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە هەموو کۆڕ و کۆبوونەوەکان کراون و لەسەر پشتن تەنها خوێندنگاکان نەبێ بۆ ئەوەی کەس با مامەسایان باسی موچە نەکەن بۆ ئەوی قوتابیان خۆپیشاندان نەکەن بۆ ئەوەی بەڕاستی جارێکتر چۆن نەڵێوەش بەشێکی تر لە بەکۆیلەکردنی خەڵکە کە بەسەر خەڵکی هەرێمی کوردستانیان هێناوە کە کەس خاوەنی ئیرادەی خۆی نییە خەڵک پەرلەمانێکی هەڵبژاردە پەرلەمانەکەش کۆی لێ پەرلەمانەکە ناتوانێت کە دەبوو گەورەترین بنکەی دەسەڵات بێ لە هەرێمی کوردستان و پەرلەمان خاوەنی پەرلەمان وڵێ حکوومەتی داناوە پەرلەمان بتوانێت محاسەبەی حکوومەت بکە و بتوانێت حکوومەتیش بگۆڕێ و بتوانێت نوێنەری خەڵک بێ هەموو ئەمانیان لە کار خستووە حکوومەت بڕیارەکانی خۆی بۆ پەرلەمانە نێرێ کە من زۆرجار پێڵم دیوەخانی حکوومەت بە زۆرینەی دەنگ ئەو بڕیارەمان بۆ بدەن بە زۆرینەی دەنگەوە بکەن پەرلەمان نەیتوانێت بڵێ باشە گرنگترین سێکتەر ئەگەر خەڵک داهاتەکەی لەسەر سامانی سروشتێک کوا وەزیری سامانە سروشتەکان بۆ داینانین تاکەی لە پاشیان دوای بڵین ساڵێک و 6 دوای ساڵ و نیوێک خۆ کابینەکە چەند بەردەوامە بێ ئەم وەزارەتان دانانە نایەوە توا وەزیرەکەی پێشوو لەکوێ نانتوانی بانکێشتی بکەن نایڵن ڕێگەی پێنادن لەبەرەوە بە هەموو شێوازێک بەڕاستی ئەم خەڵکیان کردوتە کۆیلەی خۆیان لەسەر لێبڕینێکەکەوان پێیان ناخۆشە لێبڕین بەکار بێت ئەمە خۆ گونجاندنە داتی بەدەستەمیلە بەڕاستی ئەوان هەرچی بڵێن پێیان ناخۆش نییە ئەوانە شەرمحایان نەماوە حەزەکەم بزانی هەرچی میلەت بیڵێ بە خالیانە نایە ئەم هەموو شتە لە سۆشیال میدیا لە کۆڕ و کۆبوونەوەکانە لە هەموو کەناڵەکانە خەڵک بەم بەرپرسانەیەڵێ خۆیان سەغڵت ناکەن لەبەرەوە بۆ ئیزا لەم تەستەحی فەسڵ نەماشێت ئەمانە شەرم لە هیچ شتێک ناکەن نەتیجە ئەوەیە تۆ پارەی خەڵکی بڕیوە بە هەر ناوێکەوە بیبڕی ناویانەی پاشەکەوت ناویانەی لێبڕین ناویانەی احترامە شتی تر هەرچی ناوەنەی مهم نەتیجە ئەوەی ئەم تۆ پارەی خەڵکە نایدەی کە ناشی دەی ئامادەنی بیدەی ئامادەنی چارەسەری کێشەکەشی بۆ بکەی بیر لە بە دوای چارەسەرە ناگەڕێەوە خۆی لە بارودۆخێکی زۆر باشاژی سەرۆت و سامانی بەرپرسان بێشمارە ئەمانە هاتوون بەڕاستی نازانن لە وڵاتە لەم وڵاتەی ئێمەیە کێشەی زۆر گەورە دروست بووە کێشەی کۆمەڵایەتی دروست بووە دیاردەی زۆر ترسناک لە دزی و پیاوکوشتن و لەشفرۆشی و هەموو ئەمانە دروست بووە دەرەنجامی ئەو کێشە بوریانە ئەم دەسەڵاتە دروستی کردو ئەم دەسەڵاتە خەڵکی کوردستانی تووشی بێهیوایی کردووە ئەم دەسەڵاتە جارێکتر وەکوتم بۆ خەڵەتاندنی خەڵک چەند مانگێک کاڵێ لەگەڵ بەغا دانووسانەکەین تۆ دەزانی دەیان جار لەگەڵ بەغا دانووسان کراوە و ڕێککەوتن کراوە بەڵام حکوومەت یێرەمی التیزامی پێوە نەکردووە ئەنجا خەڵقی چاواشەکەی بڵێەوە بەغدایە نایەتە پێشەوە دوجار ئەم دوو حیزبە لەبینی خۆیانە کە حکوومەتەکە بڕێوە بن بەداخەوە ئەو حیزبانەی تریش کە چوونە ناو حکوومەت من پێم وایە جگەلەوەی زەرەدمەند بوون کە زەرەدمەند بوون واتە ئەگە شەریکن لە داهاتونەوە تا پاران دەستکەوێ باشە بەڵام ئەوشیان دەست ناکەوێت لەولاوە جەماوەریش لیان بەگلەیە خۆم دوو حیزبە خۆشیان پێکەوە ڕێک ناکەوت من پێم وایە ساکێتی پێی وایە لەگەڵ بەغدا ڕێککەوێ و پارتی ئەوەی پێ باش نییە و دوجارێکێتیش تا ئێستا نەیتوانێت بڕیارە بدات چکان بڕیارەش ئاسان نییە بۆ یەکێتی بە تەنیا بێوێ لەگەڵ بەغدا ڕێککەوێ بۆ
لەبەرەوەی با خەڵکی کوردستان زۆر باش بزانێ لە سەدا 92 داهاتی نەوتی کوردستان ئەوەی کە ئێستا ئافرۆشرێ بە بۆری ئەڕوان لە سنووری پارتی دموکراتی کوردستانە بەشی هەری زۆری نەوتەکە لە خۆرمەڵەیە لە پارێزگای هەولێرە لە ئاکرەیە لە شێخانە لە زاخۆیە تەنها لە سەدا 8 لە سنووری یەکێتی نیشتیمانیە بەشێکی لە تەقتەق و کۆیە کە سەر بە پارێزگای هەولێرە بەس با بە حسابە کۆنەکە بڵێن زۆنی سەوزە و ئەوەی تریشی لە گەرمیانە تەنها لە سەدا 8 ئەوەی تری هەمووی لە سنووری لە سەدا 92 لە سنووری پارتی دموکراتی کوردستانە کە بۆ یەکێتی زۆر بە ئاسانی ناتوانێت مەلەفی نەوتەکە بەڕاستی لای پارتی و پارتی لە سنوورەکانی خۆی بەرەمهێنانی کردو لەوە دەڕوا غازەکە لە سنووری یەکێتی غازەکەش تا 2042 لە نەتیجەی نەزانی و هەڵەی کۆنتراکتەکانی کردویانە دۆڕاندیان بەدانا غاز تا 2042 یعنی ئەو مناڵانەی 10 ساڵی تر و 20 تریش لە دایکە بن هەر لە ڕێگا و خەرزارن حکوومەتی هەرێم 28 ملیار خەرزارە هیچ تاجرێکی فاشل ئەوەندە قەرزدار نییە یعنی ئێستا ناڵێن نازانم سلێمان هەڵشۆیی و ئەمسالی ئەوانە زۆرن هێشتا باوەڕکەوانە لەمانە باشترن چکەوانە قوتی چەند کەسێکی دیاریکراویان خواردووە کە ئەم خەڵکە بە ئیختیاری خۆی پارەکەی بۆ بردوون بەڵام ئەمانە قوتی 5-6 ملیۆن هاوڵاتی کوردستانە دزنن بەبێ خەڵک ناڕازی بێ بەبێ ئیختیاری خۆی موچەی خۆیەتی نایدەنێ دەرەنجامەکەشی ئەم بارودۆخان خوڵقاندوە کە ئێستا بینین سپاس دەکەم نیاز خان سەبارەت بە دۆسینەوت کە بەڕێزش کەمێک باست کرد سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەیکی بۆ راپۆرتی دیلۆیت کردووە لە 9 مانگی بڵین ساڵی ڕابردووە کە دەڵە 124 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە و داهاتێک کە بۆ حکوومەت ماوەتەوە بڵین لە کۆی 3 ملیار و 176 ملیۆن دلار تەنها 918 ملیۆن دلار ماوەتەوە کەواتە بڵین داهاتی 9 مانگ کە بیفرۆشی نەگەیشتوتە 1 ملیار دلار هۆکارەکەی چییە کە ئەوەندە بۆ حکوومەت ماوەتەوە لە کۆی 3 ملیارێکیش بۆ حکوومەت نەماوەتەوە یەکێک لەو کێشانەی کە ئاماژەم پێکرد وەک نمونە هێنانەوەی ئەو سێمانگەی پێشوو ئاماژەم پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان خەرجی لە نەوت و لەگەڵ کۆمپانیاکان زۆر زیاترە ئەمە جگەلەوە بابەتەکە تەنیا پەیوەندی بەو گرێبەستانەوە نییە کە لەگەڵ کۆمپانیا بیانەوەکان کردوێتی بەڵکو بەشێکی پەیوەندی بەو کۆمپانیا ناوخۆیانە هەیە کە سەر بە پارتەکانی دەسەڵاتن لە هەرێمی کوردستان و ڕێژەی بۆ نەبۆڕی هەناردەکردنی نەوت ئەوەی کە تێبینی ئەکرێت و بەشێکی کۆمپانیا و ناوخۆیەکان بە ئەنجامێک ئەگەێنن ڕێژەکە زۆر زیاترە لە بەکارهێنانی بۆڕینەوت لە هەر وڵاتێکی دیکە وە بابەتەکەش چییە هەموو ئەم دۆسیانە جارێکی تر ئەچێتەوە ناو خەزێنە و بودجەی حزبە سیاسەکان و کۆمپانیا سیاسەکان کە سەر بە کەسایەتی سیاسەکان و ناوی ئەو کۆمپانیانە سەرجەمیان دیار و ڕۆنن ئەمە جگەلەوەی ئەم بابەتی خەرجی و گرێبەستەکانیش هەمووی بە جۆرێکە ڕێژەی خەرجیەکە حکوومەت خەرجیەکی ئەجگار زۆرەکە لە لایەکی دیکەوە بە هەمان شێوە قەرز لە کۆمپانیاکانەکە مامۆساداراش ئەم دۆسەیە بە باشی ئاگدارە و هەموو خەڵکی دیکەی کوردستان لەم دۆسەیە باش ئاگدارن کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەوەی کە نەوتی وەک سەرچاوی داهات بەکاربێنێ نەوتی کردوتە سەرچاوی بە بارمتەبوونی و جیالەوە ئێمە تێبینی بکەین بەپێی ئەو راپۆرتەی کە هەیە بۆ نمونە ئەگەر نرخی نەوت لە بازارەکانی جیهان نرخی برێنێت بە ڕێژەیەکی دیاریکراوە بێ هەمیشە 13 بۆ 14 دلار نرخی نەوتی هەرێمی کوردستان هەرزانتر بووە پێشتریش وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕوونی ئاماژەی بۆ کرد کە هەمیشە لە کەمترین ئازدا نەوتی هەرێمی کوردستان 13 دلار کەمتر لە نرخی نەوتی جیهان ئەفرۆشرێت ئەمە جگەلەوەی کە ئەم شێوازی گرێبەستانەی کە کراون ئەمێ ئەو بڵێ مەرجنی ئەمە تەواوی ئەو شەفافیەتە بێت کە ئاشکرا ئەکرێ بۆ خەڵکی کوردستان بەتایبەت ئەوانەی کە شارەزان لە دۆسەی گرێبەستەکان لە بابەتی شیرینی نەوت و هەموو ئەو لایەنانەی دیکە کە بەشێکی پێویستە بۆ پرۆژەی خزمەتگوزاری خەرج بکرێن لەلایەن کۆمپانیاکانەوە و لە دروستکردنی نەخۆشخانە لە دروستکردنی خوێندنگە لە دامەزراندنی کۆمەڵێک خەڵک بەتایبەت ئەو خەڵکانی کە لەو ناوچانە هەن و لە ناوچەکان بەتایبەت دەرهێنانی نەوت ئەکرێەوە ئەمە جگەلەوەی لە
پاراستنی ژینگە پیس نەکردنی سەرچاوەکانی ئاو چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ پاشماوەکانی نەوت هەموو ئەم بابەتانە هەمووی جۆرێکن لە خەرجی لە تێچوون بەداخەوە لە ماوەی ساڵانی ڕابردوو ئەوەی کە مەرجیش بۆ لە گرێبەستەکان ئەمانەمان نەبینی و لە ئاستی پێویست لە گرێبەستەکان جێبەجێکرابێ بە تایبەت ئەوەی کە پەیوەندی بە پیسکردنی ژینگەوە هەیە پیسکردنی ژینگەش لە پاڵ ئەم داهاتانەی کە هەیە لە هەرێمی کوردستان لەبەردەم مەترسەیەکی گەورەیە بەهۆی دۆسێنەوت و گاز لە هەرێمی کوردستانەوە بۆیە ئەمەی کە بەڕوونی ئەبینرێت ئەمێ بیڵێم حکومەتی هەرێمی کوردستان لەو سیاسەتەی لەوە بەرهێنانی نەوت و هەناردەکردنی نەوت هەیەی بەڕاستی نە سیاسەتێکی دروستە نە سیاسەتێکی وەبەرهێنە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێم بۆ لای بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگە تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ. وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەزیزان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لە بەرنامەیەدا خۆشترین و باشترین جە بەساڵ دەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەرگی نییە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ڕووناکی کامێرا ئاکشن. زام چێکی شێف مەحموود. هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیرە برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆزیەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێت لە تام و بۆن و بەرامە چون
خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز نیازخان سەبارەت بە مەسلەی نرخی پێوەست بە نەوت و هۆکاری چێکە نرخی نەوت بڵێن 55 دلار بێت و 20 دلار بێت موچەی فەرمانبەر هەردووا دەکەوێت لێ بڕین بەردەوامە یاخود بڵێن ئەم کابینێ جگە لە موچە بڕین زیادکردنی با چەروا سەرکوتکردنی ئازادیەکان دەستکەوتێکی هەبووە بۆ خەڵک کە خەریکە نزیک دەبێتەوە لە 2 ساڵ. دۆسیەیەک لەو دۆسیانەی کە هەیە کە ناشەفافیت هەبوو هەمیشە گومانەکان لە بەردەم بوونی گەندەڵیەکی زۆر واڵان بەتایبەت ئەم داهاتانەی نەوەیت بەپێ ئەو دابشکردنەوەی کە هەیە بەشێکی ئێو مانگانەی کردووە کە بتوانرێت موچەی پێویست لە ناوخۆی هەرێمی کوردستان دابش بکرێت بەڵام ئەو خەرجیانەی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بە ئەنجامی گەیاندووە چ لە دۆسیی کۆمپانیاکان چ لە دۆسیە خەرجیە ناوخۆیەکان جگە لەو بودجەی کە بۆ پارتە سیاسیەکانی دەسەڵات ئەچێت جگە لەو گەندەڵی کە بەردەوام پێی تۆمەتبارن هەموو ئەوانە سەرچاوەیەکن بۆ ئەوەی داهاتێکی ڕوون نەبێت بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە کاتێکدا پێشتریش لەم بەرنامەیەوە ئاماژەم پێکردووە تەنیا سەرچاوەیەک کە خەڵک لێی سودمەند بوو بێت و بازاڕی گشتی هاوڵاتیان لێی سودمەند بوو بێتن دۆسیی موچەیە تۆ تێبینی بکە کاتێک کە هاوڵاتیان موچە وەرئەگرن خاوەن پرۆژە بچووکەکان بژانەوەیان بۆ دروست ئەبێت و جارێکی تر کڕین و دەسا و دەستکردنی ئەم پارەیە دروست ئەبێت واتە بژانەوەیەکەیە تۆ ببینە ئەو پرۆژانەی دیکە لەوە بەرهێنان هەبوون کەمترین سودمەند لی هاوڵاتیانی ئاسایی خەڵکی کوردستان بوون بەشێکی زۆری ئەو سودمەندانە لی بیانیەکان بوون و بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان بوو ئەمەیە ئەو بڵێم تەنانەت بەشێکی ئەو پرۆژە خزمەت گوزاریانی کە ئێستا بە ناوی دروستکردنی شەقام و ڕێگەوبانەکانەکرێ زۆربیان ئەو کۆمپانیایانی کە دروستی ئەکەن کۆمپانیاکانی دەسەڵات یا نزیک لە دەسەڵاتن بەمانایەک بەوەی ئەو کەسایەتیانە هەمیشە جۆرێک لە پشکیا لە نزیکیان هەبووە بەپێی ئەو دۆستایەتی کە پێشتر بەپێی چەندین بەڵگەنامە ئاماژەی پێکراوە ئەمە ڕاستە بۆ ئەو کۆمپانیانەی دیکەش کە کار لە دۆسەیەوە بەرهێنانی نەوت ئەکەن و تەنانەت ئەو کۆمپانیانی کە نزیکن یان نزیکیش نین ببوورە هەوڵ ئەدرێت لە ڕێگەی کۆمەڵێک هەوڵەوە جۆرێک لە شەراکەت هەبێ وەکەوەی کە بە زۆر خاوایان لێوەربگرن کە ئەمە دەستەواژەیەکە لە دۆسەی ئابووری یاسەرانەیان لێوەربگرن بەکارڕێهێنرێەوە چەندین بەڵگەی هاوشێوە هەبووە لە ڕابردوو کە ئاماژیان بەوە کردووە کاتێ بۆ نمونە ویستوێتی کەسێک بەو ڕێژە داهاتێکەیەتی بەنزینخانەیەک بکاتەوە یا ببێ بە خاوەنی زانکۆیەک کار بکە بەردەوام هەوڵ دراوە پشتێک لەلایەن کەسایەتی یا بنەماڵەکانی دەسەڵاتەوە لەلایەن ئەو کەسانەوە مسۆگەر بکرێن ئەگەرنا ئەم پرۆژیانەیان پێنادرێت بۆیە بەداخەوە بەشێکی زۆری ئەو خاوەن پرۆژانەی کە هەنیا ئەو کۆمپانیانەی کە ئەیانەی بە ڕێگایەکی نزیه پاک کار بکەن لە ئێستا کەمترین دەرفەتی کارکردن یا قازانجیان هەیە قازانجی هەرە گەورەکە قۆرخ کراوە بۆ کەسایەتی سیاسیەکان یا کەسایەتی بنەماڵە سیاسیەکان بەڵام ئەوەی کە لەناو هەموو ئەم بابەتەیە جگە لە دۆسەی نەوت و بابەتی موچە وەک ئەوەی کە ئاماژەم پێکرد پێشتر دۆسەی بابەتی باجە لەم بابەتی باجە ئێمە تێبینی ئەکەین لە دۆسەی پێنەدانی موچە و نەبوژانەوەی بازار و نەبوونی دەرفەتی کار و بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە هەموو ئەم دۆسیانە ئێمە تێبینی خاڵێک ئەکەین کۆ بابەتەکانی دیکە کە ئێستا بۆم گرنگە زۆر بە قورتی ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە تاک لە کۆمەلگای ئێمە بێ ئیرادە ئەکرێواتە پەڕ و باڵی ئەبڕێت بۆ ئەوەی نەتوانێت بە هەنگاوێکی زیاتر ئازادانە لە ژیانی ئاسایی خۆی مامەڵە بکاوە ئەم تاکە نەتوانێت چاودێری دەسەڵاتەکانی جێبەجێکردنی یاسادانان دادوەری بکاوە ئەم کەسە زۆرجار ناچار بکات لە کاتی دەنگدان دەنگ بۆ پارتێکی سیاسی دیاریکراو بدا کە ئەویش لە ژێر فشار بێ و لە ڕۆژی دەنگدانە مۆبایلەکەی پێبێ کە
وێنەی شێوازی دەنگدانەکەی بگرێ بۆی وەکو گەواهی بیدات بە پارتە سیاسەکەی بۆیە ئێمە تێبینی ئەەکەین لە پاڵ ئەم هەژارکردە کۆمەڵێک سانسۆر هەیە لەسەر ڕادربڕین لەسەر سوۆسیال میدیا و هەموو هۆکارەکانی دیکەی ئازادی ڕادربڕین و زیاتر لەوە منەمێ بێمە سەر دۆسیەیەکی تر کە پەیوەندی بە پەرلەمانی کوردستانەوە هێجگە لە حکومەتی هەرێمی کوردستان طبعاً ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە هەیە گیان بەڵێ ئەگەر دەرفەتەوێت دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت بۆ بچینەوە لای مامۆستادارە سپاس دەکەم دواتر دەگەڕێمەوە لای بەڕێز سەرسەر دۆسیەکەی پەرلەمانیش دەکەین مامۆستا سەبارەت بە لێبڕینەکە سەبارەت بە لێبڕینەکە پێ دوایە ئێستاوەی کە حکوومەت دەڕێ لە سەدا 21 لە سەدا 21 نیە زیاترە کە 51 ڕۆژ حساب بکەین لەسەر نرخی نەوتیش بۆ ڕێز بۆتەوە دۆلار بڵین بەرز کراوەتەوە زانی چۆنە بە کورتی یەک دووش دەمای ماشە پێ بکەم لێبڕینەکە زۆر ئاشکرایە بە دوو مانگجارێک لە سای هەشتای موچادن واتە مانگی لە ساچل لە کاتێکە وەکوتمان نرخی نەوت زۆر بەرز بۆتەوە ئەگەر تێچووی بەرمیلێک نەوت جاران هی بەغدا 11 دلار بوو بێ هی هەرێمی کوردستان بۆ نمونە 25 دلار بوو بێ ئەگەر نەوت بفرۆشتای بە 30 دلار 5 دلارەمایەوە بەخۆستا کافرۆشرێ بە 50 دلار ئەبێ 25 دلاری بمێنێتەوە ئەبوو 20 بمێنێتەوە دەرن نەتیجە سەیرەکەن 10 دلاریش نامێنێتەوە و پاشانیش نرخی دلارەکەش ئێستا ئازانن چۆنە ینی 1450 دینارە ینی 100 دلار 145 هزارە کە ئەمە داهاتێکی زۆر گەورە بە حکوومەتی هەرێمە گێڕێتەوە لە کاتێک ئەمە گرانی لە بازاڕا دروست کردووە و ژیانی خەڵکی قورستر کردووە ئەنجا هێن بە دوو مانگ لە سا چلی موچادن زانی حکوومەتی هەرێمی کوردستان من نەمەوێت تاکید لەو بابەکە بکەم نیازخان باسی کرد هەموو ئەو کۆمپانیانەی ناوخۆن یا دەرەچین لەگەڵ هەمویان شەریکە هەموو ئەو کۆمپانیانەی لە دەرەوە هاتوون لە گەنەڵ ئێنەرجی و ئەوانی تریەک بەیەکیان حکوومەتی هەرێم پشکی هەیە لە دەرهێنان و لە فرۆشتن ئەگەر کۆمپانیایەکی تر بێ پارەی زیاتریش با بەنەوت ئامادە نین گرێبەستی لەگەڵا بکەن هەتا ئەو کۆمپانیای خۆیان گرێبەستێک نەکەن لە دەرەوە لەگەڵ یا کە نیسبەتی ئەو نەیە گەڕێتەوە بۆ حزب یعنی لەگەڵ هەموو کۆمپانیەکانی ناوخۆ کەی خۆیانن ئەوانەی دەرەوەش کە لە دەرەوە هاتوون کارەکەن لەگەڵ هەموو ئەمانە شەریکن دەرەنجامەکەی پارەکانی بۆ حزب بەگەڕێتەوە ڕێژەیەکی زۆر کەمین بۆ میلە دەگەڕێتەوە خاڵێک تر نیازخان باسی کرد من سپاس یەکەم سەبارەت بە ژینگە و نەوت من ئەمە مەبەستمە باسی بکەم ئەسڵەن دەرهێنانی نەوت کارەساتێکی ژینگەی ڕوەدا بۆ نەوت سامانێکە پێوترێت سامانی با بڵێ سەرچاوەیەکی نوێ نەبووەوە نەن renewable resources واتە سەرچاوەیەکە نوێ نابێتەوە نەوت غاز ئەمانە لەژێر ئەرزایە یەک جار دەرت هێنا کۆتایی دێ ئەمە پێوترێ سامانی نەوەکانی ئێستا و داهاتوو واتە بێ هەموو لایەک نەوەکانی داهاتوش لێی سودمەند ببن ئەم نەوتە ئەم 100 ساڵە دەریێنی بەس ئەم 100 ساڵە ژێرخانێکی ئابووری ئەوەندە بەهێزت پێ دروست کردووە نەوەکانی داهاتوو باکیان نیە نەوت و غازیش نەبێ ئەمە ئاوایە خۆمە هەندێک سامان هەیە مەسەرەن تیشکی خۆر بەردەوام تازا بێتەوە زێر لە ناو ئەرزا دەریێنی بەس لە دەرەوە دەستا و دەسەکە تازا بێتەوە بەس ئەما فەوتەیە جارێکتر دەرنایەتەوە سامانێکە نوێ نابێتەوە هینەوەکانی داهاتوە کە دەریهێنی ئەم 100 ساڵە نەوت و غازمانێ دەریێنین ئەبێ ئەم 100 ساڵە ئەوەنە پڕۆژە و ژێرخانی ئابووریمان هەبێنەوەکانی ئایندە پێویستیان بەو سامانە سروشتە نەمێنێ بە دەرەوەی کە دەرێنێ لە کۆنتراکتی نەوتا سەریکە لە هەموو کۆنتراکتەکانی نەوتا کە من خوێندومەتەوە ولا یاساژی گەش هاتووە بێ شتێکەیە بیدەن کۆمپانیاکە کە دەست بەکارەکە چونکە ئەوە سروشت پێرانەکە پێڵێن باجی ژینگەی ئەم باجی ژینگەیە ئەمە پێیان شیرینی نەوت شیرینی نەوت شتێک نییە ناوی شیرینی نەوت بێ 5 میلیارد دلاری کە لە کابینی هەموو ئێستاش لە ئەزال هەر کۆمپانیاگیشی نەوتکە شتێک نییە لە کۆنتراکت نووسرا بێ شیرینی نەوت بن خۆمە ژن و خوشنخوازی نییە شەکراو بخۆنەوە ئەوە شیرینی نەوت بریتە لە باجی ژینگەی باجی ژینگەی بن لەبەرەوەی ئەو ناوچەیە وێرانەکەن ئەو باجە بۆچی سەرفەکرێ وەکو نیازخان باسی کرد بۆ کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری بۆ ئەو ناوچانەی بەرهەمهێنانەکەی لێکرێ ئیتر پرۆژەکە ریسایکلین بێ نەخۆشخانە بێ شارەوانی بێ قوتابخانە بێ ئەو پێداویستیانەی قوتابخانەیە کە خۆیان 5 میلیارد دلار نەوت هەبوو ینی بەش 5 موچەی دەکەی و شەروون کرا 5 میلیارد دلار وەرگیراوە ئێستا سەرڕای هەموو پارانەی وەرگیراوە 22 میلیاردی خەرزاری کاکە لە مەیدانی کاسبیە کۆمپانیایە کە زەرەدی کرد ئیفلاسی خۆی ڕاگەێنێ بۆی خەڵک داوای لێ نەکاڵە من ئیفلاسم کرد کۆتاییم پێ ناو لە سفرەوە دەست پێکە بەڵام ئەم برادەرانە ئەعلانی ئیفلاسی خۆشیان ناکەن واز لێ بێنن هێشتا هەر خەڵک مەموفلیس دەزانن خوان بە پارەدارزان ئەمە کارەساتەکەی هیچ دەستکەوتێکی نەبووم کابینی هیچ دەستکەوتێک
ئەم کابینێ ئەم کابینێ نەک دەستکەوتینەوە ئەم کابینەیە لە وێرانەیە کە هات و هەر درێژەی بە وێرانەدا و زیاتر وێرانی کرد ئەم کابینەیە کارەساتێکی گەورەتر و برینەکەی قوڵتر کردەوە ئەم کابینەیە کە نەود لەم خۆناغا چۆن $55 بوو کێشەی زۆر گەورە هەڵکە ئەم کابینەیە کە خۆی پێی چارەسەر نەکرا بوو لەگەڵ بەغدا ڕێککەوتە تۆ لە پێناوی ئەوەی ئەڵەی سەروەری لە دەزەدەم کە سەروەری بریتە لەمانەوەی ئەو دوو حیزبە ئامادەنین لەگەڵ بەغا ڕێککەوت ئەڵێ با ئێمە ئابووری سربەخۆمانە بێت کاکە تۆ کاتێک ئابووری سربەخۆ دەبێت کە سامانی وڵاتەکە نەدزی کاتێک ئابووری سربەخۆ دەبێت کە کەرامەت و مافی مرۆڤ پارێزراو بێت کە ژیانی خەڵک پارێزراو بێت تۆ نەتوانی ژیانی خەڵک دابینکەی و کەوتو بێژێر قەرزەوە هەموو وڵاتەکەت فرۆشت بێ تەنانەت باج و دەرامەتەکەش ئەو باسی باجی کرد هیچ کۆمپانیایکی زەبەلاح باجیش نادا بۆ ماوەی 25 ساڵ لە باجیش بەخشیویانە خەڵکی فەقیر خانوێ بفرۆشێ باج لێسەنن ئۆتۆمبیلەکەی بفرۆشە لێسەنن بەڵام کۆمپانیا زەبەلاحەکانییان باجیش نادەن لە هەموو شتێک بەخشیویانن ئەمانە نایانەوێت کێشەکان چارەسەر بکەن و پێشیان چارەسەر ناکرێ وەکوتم پێشان وایە گەر لەگەڵ بەغدا ڕێککەون سەروەری لە دەست دەدەن سەروەری تۆ چیت ماوە تۆ تاکێک لە هەرێمی کوردستانە سەر تا خوارد بە تۆ بە گەندەڵ و دز بزانێ و ناوێرێ جینا هەموو تاکێکی ئەم کوردستانە بینی خۆی خواڵم دەسەڵاتە گەندەڵە ئەگەر غیرەتیشی نەبێ بڵێ لە دڵی خۆیان بە گەندەڵ ێزانێ ئیتر تۆ سەروەری چیت ماوە هەموو دەر و دراوسێ بڕۆ هەر بەرپرسێکە پرسی ئەوەی پەیوەندی بە دۆسێ هەرێم و عێراقەوە بێت لە ئەمریکاوە هەتا دەگاتە ناو عێراق هەموو ێزانیان بەرپرسانە دز و گەندەڵن ئەگەر خەڵک نەزانێت چەند پارەیان لە بانکەکانی ئەوروپا و ئەمریکا داناوە بەڵام زۆر باش سیاسەتمەدارەکان بەرپرسەکان لە ئەمریکا و لە عێراق ئەزانن سەرەت و سامانی ئەمان لە وڵاتانە چەند ملیاری تێپەڕاندووە دەکرێت کۆمپانیا هەبێ سەروەتی لە $10 ملیار زیاتر بێ بە داهاتی خەڵک دۆڵەمەند بووە و چەندین کەسیشمان هەیە کە داهاتەکەی لەسەر حسابی میلەت دەوڵەمەند بووە بە هاوکاری لەگەڵ حکوومەت ئێستا سەرمایەکەی لە $100 ملیارێک دەیان کەس سەرمایەکەی لە $100 ملیارێک ئەوەش مافی خەڵکێکە موچەکەی ئاوا بیدەن سپاس دەکەم ئەنیاس خان کاتمان زۆر کەمەوە بەس ویست باسی دۆسیە بکەی لەسەر پەرلەمان وە سەبارەت بە دەستگیرکراوان کە پێشتر بڵێن لێرە سەرکوتکردنی خۆپیشاندانەکان هەبوو لە بڵێن ساڵی ڕابردوو لە دۆک مامۆسا بەدەل بەدواری و هاوڕەکانی تا ئێستا شەر لە زیندان سەبارەت بەم پرسە بەدوای چونتان کردووە چی تازەیە بە کورتی بێ سوپاس دەکەم ئەوەی کە پەیوەندی بە تەواوی دەستگیرکراوانی هەولێر و بادینانەوە هەیە بەداخەوە تا ئێستا ئەوان لە زیندانن تەبەن بە هەوڵەکانی UN لەگەڵ وەزیری ناوخۆت ئەوە بوو ڕێگەدرا کە خانەوادەکانیان بتوانن بیان بینن بەڵام بەداخەوە بەپێی قسەی خانەوادەکانیان کە ئەوانیان بینیوە باز لەواکەن کە کێشیان زۆر دابەزیوە باریان باش نییە و مەجگەلەوەی تا ئێستا مەوێ بڵێم کە ڕێگە نادەن پارێزەرەکان بیان بینن یەک جار ڕێگەدرا پارێزەرەکەی شێوانی بیبینێت ئەوش بۆی لە بەردەم ناوەندێنێ و دەوڵەتەکان بڵێن ڕێگەمان داوە پارێزەر بیبینێت جیا لەوە دۆسیەیەکی تر هەیە ئازادی ڕادربڕین بە سیاست و بە پیلان ئەکرێ بۆ نمونە ئەوەی کە هەیە تەنیا لە بەرامبەر ڕۆژنامەنووسان نیە لە بەرامبەر هونەرمەندانیشە ئێستا بۆ نمونە ئەوەی کە سەرۆکی پەرلەمان لە کاتێکا لە شوێنێک دوێنێ بەرگری لە ئازادی ڕادربڕینەکە کەچی هەر خۆی لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان سکاڵای لە دژی هونەرمەندێک لە دهۆک تۆمار کردووە کە گۆرانێکی ناوی خەربەتە هەڵگورد قەهار ئێستا سکاڵای لەسەر تۆمار کراوە لەلایەن پەرلەمانەوە تەنیا لەبەرەوەی لەناو گۆرانەکەی ڕەخنەی لە پەرلەمانی کوردستان گرتووە و سەرکۆنەی پەرلەمانی کردووە لەبەرەوەی خەڵکێکی زۆر هەژارە بێکارە بەڵام پەرلەمانی کوردستان خەریکی دەست بەرزکردنەوەیە بەنی بەڕاستی شەرمە پەرلەمانی کوردستان سکاڵا تۆمار بکە لەسەر هونەرمەندێک لەبەرەوەی ڕەخنە لە پەرلەمانی کوردستانەگرێت پەرلەمانی کوردستان پەرلەمانتاری هەموو ئەوەی کە ڕەخنە بگرێ بە جدی کار بکات لێی دراوە لەسەر شەقام تا لە ناو پەرلەمان گەورەترین سوکایەتی بە پەرلەمانی کوردستان کراوە سەرۆکایەتی پەرلەمانی چاڵوێستێکی دەرنەبڕیوە سەرۆکایەتی پەرلەمان بەم دووفاقیەی کە ئەیکا لە دۆسەی ئازادی ڕادربڕین بەڕاستی هیچ قازانجێک ناکات و بەڕاستی ئەمە شەرمیش ئەبێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە سەرۆک پەرلەمانەکەی سکاڵای یاسایی تۆمارەکە لە دهۆک لەسەر هونەرمەندێک لە کاتێکە خەڵکی ئەو ناوچەیە زۆرترین فشار و مەترسیان لەسرە بەهۆی دۆسیەکانی ئازادی ڕادربڕینەوە بۆیە لێرەوە داوا ئەکەم سەرۆکی پەرلەمان و پەرلەمانی کوردستان ئەو سکاڵایی کە لە ڕێگەی بەشی یاسایی پەرلەمانی
پەرلەمانی کوردستانەوە تۆماریان کردو لەسەر ئەو هونەرمەندە بیکشێنەوە بە زووترین کات بۆیە ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە پەرلەمانی کوردستانەوەی پەرلەمانی کوردستان پێویست بوو لەسەر هەموو دۆسەی خۆپیشاندانەکان کە هاوڵاتیانی تا شەهید بووە بانکێشتی وەزارەتی ناوخۆ بکە و هێزی پێشمەرگەش کە بەشێکیان بەشدار بوون لەو ناوەندانەوە کە لە ڕێگەی پاسەوانە تایبەتەکانەوە وەزیری پێشمەرگەش بانکێشت بکە کەچی بە پێچەوانەوە پەرلەمانی کوردستان هیچ یەکێک لەم دۆسیانەی نەکردووە چ لە بەرامبەر خۆپیشاندەران چ لە بەرامبەر ڕۆژنامەنووسانی دەستگیرکرا و زیاتر لەوە حکوومەتی هەرێم ئێمە بینین لە بری جێبەجێکردنی یاساکان لە خاڵە سنووریەکان چونکە حکوومەتەکە ئەمنیە ئەو هێز و چەکدار ئەنێرێ بۆ ئەو ناوچانە لە بری ناردنی هێزی چەکدار تکایە یاساکان لە بەرامبەر خۆتان جێبەجێ بکەن و پارتە سیاسیەکانتان جێبەجێ بکەن بە دڵنیای ئەو کاتەنە گەندەڵی ئەمێنێت وەنە پێویستیش بەو کێشە گەوراناکە کە خەڵکی هەرێم ڕوبەڕووی بێتەوە. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان نیاز عەبدوڵڵا جێگری سەرۆکی ڕێکخراوی ئازاد بوون بۆ تواناسازی لە هەولێرەوە هەروە لە سلێمانی و مامۆستادار محەممەد ئەمین دایم پێشویستە کردایەتی کۆمەڵی ئیسلامی سپاسان دەکەم. سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.